تا 130 وەرەقە ڕۆیشتووە ئەو کۆترە ناسراوە بە تاری ئێران هەتا بڵێ کۆترەکە دڵی خەڵکی پڕ دەکا کۆترەکە ساڵانە سیباقی پێ دەگەن ئێمە یعنی بۆ خۆی نەوەی نەتیجەی یعنی جۆشمان لێ بۆ کۆترە تا بە عەدەدی جۆرەی پارە و ئێستا بەخۆت دەزانین قەیران و مەیرانە پارە و مارە بڕەکەمی کردیا ئەگەنا کۆتر جۆمان لێ بووە تۆ 4 تاک 6 تاکە تا 130 وەرەقە ڕۆیشتووە هەتا بڵێ کۆترە کۆترێک سوال چاکە یعنی ئێمە ساڵانە سیباقی پێ دەکەین لەعبێن خۆم و دۆست و برادران هەر بۆ خۆشیشە ینی ساڵانە فەرخەلۆم لەو کۆترا ناگرین بێچوەکانیان زەر دەکەین و یان فڕێنین و سیباق کوشتی پێ دەکەین لەگە دۆست و برادران بەگشتی نرخ ئێستا کۆتر لەوانەیە تا 130 وەرەقە جێم لێ بووە بە جۆد ینی 4 تاک 8 تاک ئەوە جێم لێ بووە بەس ئێستا ئەو کۆترەوە خۆشەویستترین کۆتری ماڵی خۆمە ئەو کۆترە لە هاوینان دەیان فڕێنین مانج 5 بۆ 6 حتى 8 ساعات 9 ساعات ئیسراعاتیان دێنێ سێ ڕۆژ خاپ مەقسەد ئیشیان لەسەر دەکەین و کۆترەکە ساعاتێش چاکمان بۆ دێنی کۆترەکە یعنی دڵی مەی خۆش کردووە و ئێمە هەر لە مناڵیەوە خولیا کۆتر بازی و کۆتر و ئەو شتانەمان هەیە ئەگەر گرێوی 200 کۆتری بکەیت دەبی 500 کۆتری کەپچی بکەی یعنی کلکوباریان سفر کەی کۆترەکەی ئامادە بکەی بۆی ساڵی ئایندا لە 25 دەست پێ دەکات هەتا مانجی 6 و 7 ئەوە سەبارەت بە تاری ئێران تاری ئێران چەند کاتژمێر دەتوانێت لە ئاسمان بمێنێت ئێمە هایتمانە تا 10 ساعتمان فڕاندووە بن 11 ساعت دەتوانی بەرگرێ ئەو گەرمایی کوردستان دەگری